نووسراو السلام عليكم مامۆستای بەڕێز، من کێشەیەکم هەیە. الحەمدولله کەسێکی ئیماندارم. هەموو ڕۆژێک هەنگاوێک لە خوا نزیک دەبمەوە، هەنگاوێکیش دوور دەکەومەوە لە حەرام. سوپاس بۆ خوا. خوای گەورەش خۆشی دەوێم چونکە هەستی پێ دەکەم. ڕێز و حورمەتی زۆری پێبەخشیوم لە ناو خەڵک خۆشی دەوێم، ڕێزم لێ دەگرن الحەمدولله. بەڵام هاوسەرەکەم کەسێکی زۆر دوور لە دینە، لە ئێستادا هیچ دینێکی نییە. لەگەڵ ئەوەشدا هەرچی خوا پێی ناخۆشە بەرامبەر من دەیکا. 24 سەعات لە جەنگ داین، ئازاری جەستە و ڕوحم دەدات. هەندێک وشە هەیە بەڕێزان نایخوێنمەوە چونکە پێم باش نییە بخوێندرێتەوە. حیسابی بۆ شای و کۆیلە و لەگەڵ دەکات. لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ بەڕێست و بینەران حیسابی بۆ شای و بۆ شایم بۆ دەکات. پێم دەڵێ تۆ ئەوەی لە پێمدا، پێویستم بە شتێکی تر نییە لە پێی بکەم. بەداوای لێبوردنەوە ئەو وشانە دەڵێم، منیش بەداوای لێبوردنەوە نەمخوێندنەوە. بەس ناچارم، نازانم چی بکەم. مامۆستا هۆکاری چییە؟ هاوسەرەکەم وا دەکات، هیچ گلەیی لە من نییە، جارجار دەگۆڕێت، پێم دەڵێت تۆ باشترین و خۆشەویستترین کەسی منی، بێ هیچ هۆکارێک تێک دەچێت. ئەگەر ئەمە تاقیکردنەوەی خوددا بێت من قبوڵمە، بەس ئەگەر هۆکارێکی تر بێت من دەبێت جیا بمەوە. بۆ زانیاریت نزیکەی 22 ساڵە هاوسەرین. مامۆستای بەڕێز، من بەهۆی جەنابتەوە دینی ئیسلامم ناسی. پێشتر دین لای من بە شتێکی زۆرم لێ دەبیندرا، بەس جەنابەت دینت هێندە جوان و شیرین کرد لە لامان، بە هیچ شتێک وەسف ناکرێت. خوای گەورە تەمەن درێژت بکات و بتپارێزێت لە هەموو بەڵاو موسیبەتێک، نمونەت زۆر بێت. ئەمە دەقی نامەی ئەو خوشکە بەڕێزەیە کە وەکو خۆی بەلابردننی هەندێک وشەکە بۆ بەرنامەکە و ڕووی جەنابتان و خۆشی داوای لێبوردنی کردبوو کە من هەر نەم خوێندەوە، وەکو خۆی خوێنمانەوە. سوپاس دەکەم خوشکی بەڕێزم، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار لە جەنابیشت بێ، ئەوەی کەوا بەهۆی ئێمەوە الحەمدولله لە ئیسلام نزیک بوویتەوە و ڕۆژ بە ڕۆژ بەورە و پەروەردگار دەڕۆی، ئەوە بۆ ئێمە جێگەی ئەو پەڕی دڵخۆشیە. ئامانجی من وەکو فاتح شارستێنی هەرگیز خۆم نە بە مۆزەفی ئەو قابزانیوە، نە بە مەلایەکی پیشەگەر زانیوە لە ڕێی پیشەی مەلایەتیەوە ژیان و گوزەرانم دابینکەم، یان حکومەت و دەسەڵاتێک و وەزارەتێک و ئەوقافێک بتوانێت پێم بڵێ وا بکە و وامەڵێ. ئەوە ئێمە زۆر لەوە خۆمان بە بەرزتر دەبینین بە فەزلی خوای گەورە. ئێمە ئامانجمان بانکخوازیە بۆ دینی خوا. ئالێرەدا ئێستا خوشکێکم ئامانجەکەی من هاتوۆتە جێ. ئەمڕۆ لەم بەر بانگەدا، لەم مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا بە زمانی بەڕۆژوەوە هەمیشەوازەم هەموو دنیام هەیە کاتێک خوشکێک ئاینی پیرۆزی ئیسلامی وەکو خۆی ناسیوە. من دین جوان ناکەم، ئیسلام هەمووی وەکو خۆی باز دەکەم. بەڵام سوپاس بخوای پەروەردگار ئەوەی جەنابەت دەڵێ ڕاستە. زۆر مامۆستا بەداخەوە یان خۆی حاڵی نەبووە لە دینی ئیسلام، یان نەخۆشی دەرونی هەیە، دینێکی زبر تند و تیش پڕ لە زەحمەت، کافرکردنی خەڵک، مەویستکردنی خەڵک لە دینی خوا، هەموو شتێک دەبێت بە زۆرم لێ پێت بکرێ. ئەسڵەن ئیسلام ئەمانەی تێدا نییە. دینی ئێمە پێت دەڵێ شت بەهێز ناچەسپێندرێ، هەموو شتێک لە ڕێی خۆشەویستیەوە دەچێتە ناو دڵی مرۆڤەوە. بۆیە ئیسلام ئەبێت بە خۆشەویستی بچێتە ناو دڵەکانەوە، نەک بە ترساندن، نەک بە هێز و بە زەبر و بە هەڕەشە و بە قسەی ناشرین پێوتن. ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە تۆ ڕێبازی حەقت دۆزیوەتەوە. وەڵڵاهی ئەوە ئیسلامی ڕاستەقینەیە، هیچ زۆرە ملەیەکی تێدا نییە. ئێمە لە ناخەوە ئیسلاممان قبوڵە. جەنابی شتاتوویتە ڕیزی ئەم کاروانەمیان ڕەویەوە کە بە ئیزنی خوای گەورە سەرقافڵەکەمان پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئینسانیش کە دینی حەقی ناسی، مشکلەکانی دنیا چەند گەورە بن. ئێستا تۆ لە معانات و مشکلەیەکی گەورەدا دەژی، بەڵام سوپاس بۆ خوا وەکو خۆت دەڵێ چونکە بەرەو خوا دەڕۆی و لە حرام دوور دەکەویەوە، ئەوە تۆ بەختەوەرترین ئافرەتی دنیای، تۆ سەرفرازترین کەسی، تۆش دوعای خێرمان بۆ بکە ئینشاءڵڵا. دەسمە سەر وڵامی پرسیارەکەی جەنابەت. خاڵی یەکەم ئەڵێ هەست بە چاکی خۆم دەکەم، ئەوە فەزلی خوایە لەسەرت. حەمد و سەنا بۆ خوای گەورە کە خەڵک حورمەتت لێ دەگرێ، کە ڕێزت لێ دەگرێ. بە خوشکی بە ڕێزی خۆم بڵێم ئەم ڕێز و حورمەتەی خەڵک لە دەرەوەی ماڵ
هیچی ناگا بەوەی کە لەگەڵ مێردەکەتە ڕێز و حرمە لە نێوانتاندا بێ. بەڕێزان حرمەتگرتنی خەڵک بۆ هەر یەکێک لە ئێمە فەزلی خوای پەروەردگارە و ئینسانی دەروون دروست و ئینسانی بەڕێزی وەکو جەنابتان ئێوەی بینەرانی بەڕێزیش بەگشتی بە نێر و مێوە بە کوڕ و کچەوە بە ژن و بە پیاوە هەموو بینەرانی بەڕێز هەر یەکێک لە ئێمە بەردەوام بە حرمەتگرتن دڵمان شاد دەبێ. خوا نەخواستە بەبێ ڕێزیکردن لەوە ئەچێ بمرین، چونکە خۆمان بە شایانی ئەوە نازانین نەبێ ڕێزیمان پێ بکرێ نەبێ ڕێزی بە کەس بکەین. ئەم خوشکە بە ڕێزەش سپاس بۆ خوای پەروەردگار پێت دەڵێم ئەگەر خەڵک ڕێزل لێ دەگرێ ئەوە فەزلی خوای پەروەردگارە. بەڵام خوا نەخواستە ئینسان ئەگەر لە ناو ماڵی خۆیدا ڕێزی لێ نەگیرە بۆ شایەکانی بۆ پڕ نابنەوە. تۆ ئینشاء الله کە کەسێکی بەڕێزی زمان شیرینی حرمەتی خەڵکت گرتووە بۆیە خەڵکیش حرمەتت دەگرێ، ئینشاءالله ئەمەش لەگەڵ مێردەکەتە پەیڕەو بکە، بەکاری بێنە بە ئیزنی خوای گەورە مێردەکەشت دەبێتە یەکێک لە چاکەکاران. خاڵی دووەم فەرمووتە مێردەکەم دوو سیفاتی تێدایە. یەکەم بێدینە، یعنی لە ئێستادا هیچ دینێکی نییە. دووەمیان ببوورە وشەکە بەکاربێنم ئەڵێ بێڕێزە لەگەڵما، وشەکان کە نەمتوانی بیان خوێنمەوە ئەو وشانە بەرامبەر بە ڕێزت بەکاردێنێ کە هاوسەری ژیانی کەواتە هەم بێدینی هەم بێڕێزی. هەمیشە دەڵێن لە ماڵەکەماندا 24 سعات جەنگە، نانێکی ڕەحەت و ئاسوودە بەیەکەوە ناخۆین. جار جارێک باش دەبێ بەڵام دیسان تێک دەچێتەوە. 22 ساڵە هاوسەرین، ئەوە تەمەنێکی یەکجار زۆرە. 22 ساڵ هاوسەرگیری. بەڵام بەڕێزم لەم کۆمەڵە قسەیەدا ئەوە دەردەکەوێت ئێوە بناغەکەتان هەڵەیە، بناغەی هاوسەریتان هەر لە ئەوەڵەوە هەڵەیە. زۆربەی مشکیلەکان ئەو نامانەی کە بۆ ئێمە دێ بۆ بەرنامەی پرۆگرامی خۆشەویستی لە کەناڵی دیمەن و ئەوەی کەوا ڕوبەڕووی دەبمەوە بە تەلەفۆنەکان بەڕێزە وەکو چی دێتە بەرچاوم وەکو خانوویەک وەکو ئەم بینایە. ئێستا ئەم بینایە کە ئەم کەناڵی تێدایە ئەگە بناغەکەی فشەڵ بێ، ئەگە بناغەکە پتەو نەبێ، ئەگەر ئەندازیارێکی شارەزان نەخشەکەی نەکێشا بێ، بەلاری هاتبێ، ژێرەوەی فشۆڵ بێ، تۆ لەسەرەوە ئەنواع دیواری جوان دابنێ، دیکۆرات دابنێ، هەمووی چراخان بێ، بڕواتان هەبێ ڕۆژێک ڕۆدەچێ، بەرگەی بچووکترین لەرزە ناگرێ ئەو بینایە، هەر هەمووی بەسەرێکە دەڕوخێ. بۆ چونکە ژێرەکەی قایم نییە، ژێرەکەی ئەم بینایە فشۆڵە، ئەو هەموو جوانکاری سەرەوە کە لێی سەرف کراوە سوودێک ناگەیەنێ. دیوارەکە لە ئەوڵەوە بە خواری هاتووە، یەکەم جار سانتینێک بووە، باوەڕتان بێ هەتا دەگاتە چینی 15 و 16 هەم ئەبێتە 17-18 سانتیم بەلانی کەمەوە دیوارەکە لارتر دەبێتەوە، خوا زیاتر بەرز بێتەوە زیاتر لار دەبێتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە ئامۆژگاریمان دەکات دەفەرمێ هاوسەرگیری با لەسەر دووشت بێ، کە ئێستا ئەوە لە ژیانی هاوسەری تۆدا بەداخەوە هەستی پێ ناکرێ. یەکەمیان من تەڕضەونە دینەه وخلوقه، هەر کچێک کە شووی کرد ماڵی باوکی و هەروەها کچەکە خۆشی با سێری دووشتی کوڕەکە بکەن. یەکەمیان دین و ئیمانی لە بینی خۆی پەروەردگاریدا، دووەمیان ئەخلاق و ڕەوشتی. هەندێک خەڵک هەیە دیندارە، بڕواتان هەبێ بەڕیش و بە سیما و بە سیواک و بە هەندێک دروشمی ئاینی ئەڵێ ئەمە ئیمامی ڕەبانیە، بەڵام کاتێک کە تەماشای ئەخلاق و هەڵسوکەوتی دەکەی بە تایبەت لەگەڵ ژن و منداڵیدا وانییە، کەسێکی دڵپیس، کەسێکی بەگومان، کەسێکی زبر. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرموو تەنها دیندار بێ، دیندارێکی ڕەوشت بەرز بێ، چونکە ڕەوشتەکە سوود بە تۆ دەگەیەنێت، کە ڕەوشتی جوانیش بەرهەمی دینداریەکی جوانە. ئەو کەسانی کە جوان لە دینگەیشتون ڕەوشتیان جوانە، ئەو کەسانی کە دینیان تەنها وەکو دروشمێک وەرگرتووە، یعنی وەکو توێکەڵ وەرگرتووە و ناوەڕۆکەکەیان وەرنەگرتووە، ڕەفتاریان زبرە، زمانیان زبرە، تووڕە و توندن، تەنانەت خەڵک لە دینی ئیسلام دوور دەخەنەوە. بۆیە ئەو بناغەی ئێوە نەدینی لەسەر بووە نە ئەخلاقی لەسەر بووە، ئەوە تا مێردەکەت ئەم هەموو ساڵە 22 ساڵە هاوسەری تۆیە، ئێستا وای لێ هاتۆ نەک بەرەو خوا نەگەڕاوەتەوە، هەر هیچ دینێکی نییە، نەکەر مسلمانیە، هەر دینێکی کەشی ئاسمانیش تەحریفکراویشی وەرنەگرتووە. دوێمیشان ئەو شانە ئینسان ڕووی نایە باسییان بکە کاتێک کە بەرە ڕووی بەڕێزت وەکو هاوسەری ژیان بکرێتەوە. ئەڵێ بەردەوام لە جەنگین بەداخەوە، تازە ئەوە لێتان بۆتە خوو زۆر زۆر خراپە. ئینسان کاتێک کە خوێک گرتت بە شیری زاری وای لەگەڵ تا پیری. ئێستا بە دڵنیاییەوە ئێوە تەمەنتان یەقینم هەیە کە لەسەر و چلەوەیە، چونکە لە 18 ساڵی شوتان هاوسەرگیریتان کرد بێ کە لەوە زۆر لە دواتریش بوو بێ، بەلانی کەم 18 ساڵی حیسابکە 22 ساڵ هاوسەری تەمەنتان 40 ساڵە، 40 ساڵ تەمەنی پێگەیشتنە، تەمەنی ڕوشدە بۆ ئینسانێکی سەلامەت، بۆ دەرون دروست
تەمەنی بە خۆداچوونەوەیە، تەمەنی بەجێهێشتنی هەرزەکاریە. قۆناغێک کە ئینسان دەبێت بە خۆدا بچێتەوە، قۆناغی کە خۆ ئامادەکە ئەبێتە باپیرە و داپیرە، منداڵەکانی کچەکانی شوو دەکەن، کوڕەکانی ژن دێنن، لە تەمەنێکی هەرزەکاری دەرچووە کە عەقڵی هێستا تەواو نەبوو بێ، هێشتا بەسەر زمانی خۆیان زاڵ نەبێ، هێستا هەندێک وشەک کە ڕەن بێت لە تەمەنێکی 17 ساڵی بوەشێتەوە، بەڵام لە 40 ساڵێک ناوەشێتەوە. ئەم وشانە لە ناو خێزاندا بەکارپێندرێن. مەترسیەکەی گەورەترە. بەڵام ئەڵێن خۆی شیری تاپیری، من دەڵێم خۆی شیری ئەگە تەرکی نەکەی بە ژیری لەگەڵ تاپیری. با ئێمە ئەمەشی تێ بکەین. وا خەڵک مەویزمە قەت خەڵک مەویز ناکەم لە گۆڕانکاری لە بە خۆدا چوونەوە و تویانە خۆی شیری هەتاپیری، بەڵام من دەڵێم خۆی شیری ئەگە تەرکی نەکەی بە ژیری لەگەڵ تاپیری. ئێوە 22 ساڵی هاوسەری 24 سعات جەنگە لە نێوانتاندا، واتە ڕووتان بەرەو ڕووی یەکتر کراوەتەوە. حرمەت و ڕێز لە بینی ژن و مێردایەتیدانە بەداخەوە دەڵێم نەماوە، خوا بمان پارێزێ. بۆیە ئەبێ ژیرانە بیر بکەنەوە. هێشتا دەرفەت هەیە، هێشتا تەرکی بکەن بە ژیری. زمانی خۆت بگەست زەکاتی ویشتت ئەم وشانە بڵێ هەردوو لاتان بەرامبەر یەک. دیارە ئەو پیاوە کە لێرە نییە و وجودی نییە و قسە ناکە، ئێستا جەنابەت لە نامەکەت قسە دەکەی، بۆیە دەبێت جارجار دیفاعیش لەو بکەین. ئەبێ ئەمانە و هەڵوێستنواندن نەبێ. سوپاس بۆ خۆ تۆش سەرەتا دینن نەبووە، ئەڵی لە ڕێ وتارەکانی ئێوە ئەلحەمدوللا دینی ئیسلام وەکو حەق ناسی. تێگەیشتم دینی ئیسلام دینی خۆشەویستیە، دینی زۆرە ملێ نییە، دینی زەبروەشاندن نییە لە بەرامبەر. بۆیە ئەم پیاوە بەڕێزەش خۆزگە ئاوا گوێی لە دین بگرتایە. من ئێستا بە جەنابە دەڵێم بڵی پیاوە کە وەرە هەفتانی یەک جار گوێ لە وتارێکی بۆ نمونەک منت بەدڵە، مامۆستا فڵان کەست بەدڵە، دکتۆر فڵان کەست بەدڵە، ئەلحەمدوللا بانگخواز لە کوردستانە یەکجار زۆرن، بڵێ وەرە با نیو سەعات، با 40 دقە، با 20 دقە هەفتانە ئەو هەموو شتە گوێ لێ دەگرین، گوێ لە وتارێکی ئاینی نەرمونیان بگرین. باسیکی ژیانی هاوسەری بۆ وتارەکان ئێمە بە زۆری باسی هاوسەریە، باسی ژیانێکی بەختەوەرە بۆ مرۆڤ، باسی بینی خۆت و خوای پەروەردگار چ کاردانەوەیەکی دەبێ لەسەر ژیانی ڕۆژانە واقعەت، لەسەر ژیانی منە و ماڵ و منداڵت، چۆن ئیسلام فێری زمان پاکی، فێری دەروون پاکی، فێری ڕێز و حرمەتت دەکات. بڵێ وەرە با دانیشین بەیەکەوە، من لەو بڕوادام ئەو پیاوەش دڵی بەر نییە، تۆ چۆن ئەلحەمدوللا بەرەو خوا گەڕایتەوە، وەڵڵی خوشکە باشەکەم، دەتوانی کاریگەریشت لەسەر مێردەکەت هەبێ، ئەگەر بوو باشە ئەو نوری عەلا نور، ئەگەر نەبوو تۆ لای خوا ئەجر و پاداشتێکت هەر بۆ نووسراوە. و گرنگەوەی ئینسان توێشەبەرەی قیامەتی خۆی پڕکە. ئەڵێ چارەسەر ئەوەیە جا ببمەوە، ناوەڵڵا من قەت ڕێنمایی کەسێک ناکەم بۆ جیابوونەوە. 22 ساڵ هاوسەری تازە درەنگ بووە، درەنگە، بەڵام زووە هێشتا دەرفەت هەیە بۆ خۆچاکردن. ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم. پەروەردگار دەفەرمێ ئەتوانن کەوا چی خراپەیە بە چاکە پاڵی پێوە بنێ. ئێستا و قسەی زبر دەکە، ئەو وشە ناشینانی کە من لە ڕوو نەهاتبیان خوێنمەوە، تۆ ڕەدی مەدەوە، تۆ ئەو وشانە نە، تۆ ڕێزی لێ بگرە، تۆ حرمەتی لێ بگرە، تۆ بڵێ بەداخەوە من لەوە ئەمڕانە دەبینی هاوسەری بەڕێزم ئەم وشانە بەرامبەر من بەکاربێنی، ئەها جاری وایە دیارە بەرەو باشی دەگەڕێتەوە. لەو کاتانەدا کە هەست دەکەی باشە کە دەڵێت تۆ بە هەموو دنیا نادەم، تۆم زۆر خۆش دەوێت بە فرسەتی بزانە، دەی بڵێ بەخوا منی جوان، من لە تۆ زیاتر شەی دایتۆم، من خۆشەویستی زیاترم بۆ تۆ هەیە هاوسەری بەڕێزم، بەس خوا ئەو وشانە دەروونم وێران دەکات. جاگە ئەم پیاوە دوو مرۆڤەیە، ئەگە ئەم پیاوە بەڕێز بێ کەریم بێ یان خوا نەخواستە دوو لە ئەو لە بەڕێزیشە لە ئیم بێ دیاری دەکات. متەنەبی کاتی خۆی وتوێتی ئیذا ئەنتە ئەکرەمتە الکەریمە مەلەکتەه وئین ئەنتە ئەکرەمتە اللەئیمە تەمەڕەدا. ئینسانی بەڕێز و بە حرمەت ئەگەر ڕێزت لێگرت هەردێکی بە کۆی لێ خۆت، ناچار دەبێت ڕێزت لێ بگرێتەوە. ئینسانی بەڕێز و بە حرمەت وەکو جەنابتان ئەگەر ڕێزت لێگرت بەخوا ناچارە، ناتوانێت بێ ڕێزی پێ بکە، مەلەکتە و زاڵ دەبی بەسەریە، ناچاری دەکەی ڕێزت لێ بگرێ. ئینسانی لەئیم ناکەس بەچە ناپەسند پەنا بەخوا تا ڕێزی لێ بگری ئەو شوڵی لێ هەڵدەکێشێت، تا تۆ حرمەتی لێ بگری و بێ حرمەتیت پێ دەکات. جا بۆ دەردەکەوێت. بەڵام تازە ئەوەندەی کە 22 ساڵ تەمەنتان بەڕێ کردووە نەنووسیەوە مناڵتان هەیە یان نە لەو بڕوادە ئینشەڵڵا مناڵی ساڵحیشتان هەبێت لە بینتاندا، من دەڵێم هەمیشە سەبر بگرە، ئارام بگرە. خوا بەکاری وا ڕازی نییە، خوا پێی خۆش نییە، هیچ شتێ بەبێ ئیزنی خوا ناکرێت، بەڵام خوا ئەمری بە فەحشا نییە، ئەمری بەوە نیە بێڕێزی بە ژن بکرێ، بێڕێزی بە پیاوە بکرێ، بێڕێزی لەناو هاوسەراندا هەبێ. بۆی هێندە ناڕەحەت نەبی بەڕێزم ئەوەندە چاوەڕی چاکە لە مێردەکەت مەکە، ئەو دڵنیا بە
تۆ بەردەوام چاوەڕێی وەکو ئەو ساتانی کە جارجار دێ و بەسەریا و خۆشەویستیت بۆ دەردەبڕێ و مرتاح دەبی هەمیشە چاوەڕێی ئەو بارودۆخە خۆشانە مەکە. ئینسان کە چاوەڕێی ئەوەندە خۆشی لە بەرامبەر نەکرد ئەوەندە ئازاری دەرونی ناکێشێ. بەڵام بە خۆشتان دابچنەوە، بەڵام بە خۆتان دابچنەوە. ئێمە بەشی یەکەمی بەرنامەکەمان تەواو بوو، بەڵام ئەم بابەتەش عەرزی جەنابەت دەکەم ئەگەر برایانی کۆنتڕۆل 1-2 دەقەیترم بدەنێ ئەچینە ناوبڕ و دوای بەرنامەکەمان ڕاستەخۆی و پەیوەندیەکان ئینشاءالله وەردەگرین. بە بەڕێستان بە هەموو بینەرانیش دەڵێم وەڵاهی زۆر جار ژن و مێرد وەکو ئێوە هەبووە، بەڵام دوای بەخۆیاندا چوونەوە. من ئەمە قسەی خۆم نییە و قسەی کەسی ژوار ناگرم بۆی باسکرد دەبم و قسەی تەلەفۆنیش باز ناکەم. من قسەی کتێبتان پێ دەڵێم. کتێبێک هەیە فن التعامل واكتساب الأخلاق، نووسری بەناوبانگی جیهانی ئیسلامی ئەحمەد ناصری الطەیار نووسیوێتی. طەبعی یەک چاپی یەکەم ساڵی 2022 کتێبەکە چاپ کراوە لە لاپەڕی 253دا. عینی ژیانی ئێوە کەسێک بۆ دکتۆر ئەحمەد ناصر الطەیاری باس کردووە، ئەویش لە کتێبەکە فن التعامل تعامل واكتساب الأخلاق لە لاپەڕی 253دا تۆماری کردووە. ئەم کتێبە تازە چاپ کراوە 2022. ئەڵێ برایەک بۆی گەڕامەوە دۆستێکی نزیکم وتی مامۆستا 25 ساڵی ڕێکە من و ژنەکەم ژیانێکی خۆشمان نەبووە. 25 ساڵە هاوسەرین، یەک ڕۆژێک نەبوو نانێک لەسەر سفرەمان بەبێ ئاژاوە بخورێ. ڕۆژێ نەچوومەوە ماڵەوە شەوێکمان نەکردەوە بەبێ دەمەقاڵی و بەبێ عاجزبوون لە یەک. ڕۆژێک دوای 25 ساڵ تەمەن کە هەموو تەمەنم سوتا لە بینی ئاژاوی هاوسەریدا پەنا بەخوا لە هەموو دوژمنایەتێک ناڕەحەتترە. ئەڵە ڕۆژە بە خۆمدا چوومەوە باشە من نوێژ دەکەم، خێزانیشم نوێژ دەکە، وەڵڵەهی دیندارین، هەردووکمان ڕەوش بەرزین، خیانەتی هاوسەریمان نییە، ئەم لاولامان نییە، نانی حرام ناخۆین. ئەی باشە بۆچی ئەم ماڵی ئێمە 25 ساڵە ئاژاوی لێ نەبڕاوە؟ ئەڵە بە خۆمدا چوومەوە وتم با سەیری خۆم کەم پێشەوە هاسەیری هاوسەرم کەم. تەماشام کرد دیقەتمدا من کابرایەکەم زۆر لەسەر شت دەڕۆم، کەثیر اللەومم، یعنی زۆر لۆمە دەکەم. جار هەی یەک تۆز چایەکە سار بێ ئامادەم مشکلەیەک دروستکەم، بێمەوە خواردنەکە لەسەر سفرەکە حاضر نەبوو بێ و 10 دقە تاخیر بێت دنیام وێران دەکرد. ئەمود باوکیشم کاتی خۆی نەسیحەتی وا کرد بۆم ڕۆڵی گیان ژن یەکەم جار بە لووتیەوە چوو بە سەریەوە چوو دوازی زیاتر فێر دەبێت. دەهاتمەوە تۆزە ماڵەکە شپڕێ بوو منداڵەکان شتیان فڕێدا بوو ئیتر دەمکرد بە هەرایەکی گەورە ئاژاوەکە دەستی پێدەکردانەکە بە خۆشی نەداخورا مناڵ فەقیرە هەمووی دەتۆران دڵیان عاجز دەبوو. بۆم دەرکەوت من کابرایەکەم زۆر لۆمەی هاوسرم دەکەم. ئەویش مرۆڤە، جار هەیە نەخۆش دەبێت، جار هەیە تەماڵی دەکا، جار هەیە لە ماڵ نابێت، جار هەیە میوانی هەیە، جار هەیە مناڵەکان عەزیەتی ئەدەن. ئەڵێ بە خۆمدا چوومەوتم شەر بێت لەمەوە دوا لە بەیانی و ژیانی خۆم بگۆڕم. هاتمەوە وەک پێویستنان حاضر نەبوو، جاروبار جل و بەرگ لەوێ فڕێدرا بوو، گەسک نەدرا بوو، هەر باسم نەدەکرد. زیاتر ڕێزی ژنەکەم دەگەر حرمەتم لەگەڵا دەنوان ئەڵێ سێرم کرد ئەم ژنت چۆن لەگەڵ من ئاگۆڕا. ئەمجا بەڕاستی ئەو داوای لێبوورنی لێ دەکردم. ئەمجا داهاتی گوت پیاوەکە خۆ داوای لێبوورن دەکەم وەڵڵی فریان نەکەوتم گەسکێک بدەم بەو خوا داوای لێبوورن لێ دەکەم گەردنم ئازا کە تۆزە خوانەکە تاخیر بوو لە بەیانی تۆزە سرم دێشە ویستم 10 دقە پشوو بدەم سەعاتێ خەوم لێکەوت بوو تۆزە نانەکە تاخیر دەبێ. سیرم کرد باش ئێمە جاران ئاژاوی 2 ڕۆژ لەسەر ئەم بابەتە دەبوو ئێستا ژنەکەم داوای لێبوورنم لێ دەکا. بەرهەمەکەی ئەوە من بە خۆمدا چوومەوە کە من ڕەفتارم گۆڕا ئەویش ڕەفتاری گۆڕا. دوای 25 ساڵ بڕیارماندا ژیانێکی نوێ دەست پێ بکەین. ئێوەش دوای 22 ساڵ دەتوانن ئینشاءالله ژیانێکی نوێ دەست پێ بکەن. بەڵام لەگەڵ جیابوونەوە دانی من قەت ڕێگەی جیابوونەوە بۆ هیچ ژن و مێردێک دانانێم. تۆ هەوڵ بدە بە ئیزنی خوای گەورە بەرەو دینی بێنە لە دینی ئیسلام بەگوێگرتن لە وتار بە هاتوچۆکردنی مزگەوت ئەگە هەفتەی یەک جاریش بێ بەس بۆ وتاری جومعە بچێت لەم ڕەمەزانەدا یەک شەوی تەرایح بچێ ئەم قەرەباڵغی و دین و ئیمان و بەرەکەتەی ناو مزگەوتەکان ببینێ وەڵڵاهی ژیانی دەگۆڕێ. ئەگە بە قسەی کردی تۆ دەبی بە مامۆستا و بانخواز بۆی هەتا قیامەت ئەجرەکەت کۆتایی پێ نایە. ئەگە بە قسەی نەکردی ژیان درێژە پێ بدە ڕاستی بە بەشی خوای پەروەردگار هێندە چاوەڕێی چاکەی لێ مەکە بۆی ئازاری دەرونی کەمتر ببینی.